دوای کۆماری ئیسلامی چ حکوومەتێک؟ کۆماری ئیسلامی بەهۆی تایبەتمەندیەکانی توێژی ناڕازی و ئۆپۆزیسیۆنێکی گەورەی لە بەشە جۆرا و جۆرەکانی بورژوازی، وردە بورژوازی و سەرجەم کرێکاران و زەحمەتکێشانی لە بەرانبەر خۆیدا دروست کردووە. ئەم شۆڕشەی ئێستای ئێران ئەگەر چی بە پێی دروشمە سەرەکیەکانی لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیدا چەپە و لە ناوچەیەکی مافخواز، تێکۆشەر، سیاسی و حیزبیەت یافتەی وەک کوردستانەوە دەستی پێکرد، بەڵام نابێ لەبیر بکرێت کە لە پاڵ هێزە چەپەکان و پشتیوانەکانیاندا توێژێکی ناڕازی بەرین لەم شۆڕشەدا بەشدارن کە لەگەڵ ئامانجی هێزە چەپەکان هاوتەری بنین و یان تەنانەت دژیشیانن. بەڵام ئەوان لە نێوخۆی وڵاتدا بەکردەوە و زیاتر لا یەکگرتوویەکی مێژووی کە لە بەرانبەر ڕژیمدا دروست بووە پشتیوانی دەکەن. ئەم یەکگرتوویە پێویست و بە قازانج بووە و دەبێ بپارێزرێت و بەهێز بکرێت. بەڵام تەنانەت بەر لە ڕووخانی کۆماری ئیسلامی نوێنەرایەتی سیاسی هەر کام لەم چین و توێژانە بۆ ناساندن و دابینکردنی کارە سەرەتاییەکانی بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیستمی حکوومەتی جێی سەرنجی خۆیان هەوڵیانداوە و ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئاستی ئەم هەوڵانە بەرینتر دەبێتەوە. بورژوازی و وردە بورژوازی هەوڵەدەن بنەماکانی دەوڵەتی بورژوازی ئێستا بپارێزن و بەڵێنی نیزامێکی سیکۆلار و پشتبەست و با دیموکراسی بە خەڵک دەدەن. هەر لە ئێستاوە دیارە کە ئۆپۆزیسیۆنی ڕاست هەوڵ دەدات پاشماوەکانی ئەرتەش و هێزە سەرکوتگەرەکان، بۆرۆکراسی دەوڵەتی، عادەت و یاسا و ڕێسا، فەرهەنگ، سیستمی ئامۆزشی کۆن و بە کورتی دەوڵەتی بورژوازی لە واتای بەرینی وشەدا بپارێزن. ئەمە بابەتێکە کە دوای شکستی شۆڕشی 57 لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەڕێوەچوو. سەڵتەنەت تێکەوە پێچرا، بەڵام دەوڵەتی بورژوازی لەلایەن کۆماری ئیسلامیەوە پارێزرا و بەهێز کرا. دەوڵەتانی ئەمپریالیستی و ڕاگەیەنەرەکانی خەتی ڕەسمی لەو سەردەمەدا پشتیوانیان لە خومەینی و ڕەوتی ئیسلامی کرد و لەمڕۆژدا بە شێوەیەکی چالاکانە و با کەڵک وەرگرتن لە هەموو ئیمکاناتێک پشتیوانی لە بورژوازی و ئامانجەکانیان دەکەن. کرێکاران کە بەرژەوەندیان لە دامەزراندنی شۆڕاکانی خەڵک و حکوومەتێکی شۆڕژگێردایە دەبێ ئامانجەکانیان لە بەرەنگار بوونەوە لەگەڵ ئەو هێزانەدا بە کۆمەڵگا بناسێنن. ئەگەر کرێکاران هەر لە ئێستاوە بەدیلی خۆیان لە ناخی خەباتی ئێستادا پێک نەهێن و جەماوەری نەکەنەوە، دوای ڕووخانی کۆماری ئیسلامی لەم ڕێگایەدا بەرەو ڕووی گلێک گیر و گرفتی گەورە دەبنەوە. بورژوازی هێزەکانی بە ئەنێرژی زیاترەوە دێنێتە بەیدان. ئەوان هەوڵ دەدەن تا سەرجەم ناوەندە جەماوەری و کرێکاریەکان هەڵوەشێننەوە و ڕێبەران و چالاکانیان لە نێو بەرن. هەمان کارێک کە ڕژیمی ئیسلامی لەگەڵ ناوەند و هەڵسوڕاوەکانیدا کردی. لۆژیکی بەرژەوەندی سەرمایەداری لە ئێران دەخوازێت کە دەوڵەتی بورژوازی نوێ بە هەموو هێزەوە دەست بداتە ئەستانەوەی هەموو دەستکەوتنەکانی شۆڕشی جەماوەر. ئەم قسەیە بە واتای ئەوە نییە کە باڵی ڕاستی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە نەبەرد سەبارەت بە بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی حتمەن دەستی باڵای دەبێت. بەتایبەت بە لە بەرچاوگرتنی ناوەڕۆکی پێشڕەوانەی ئەم شۆڕشە، کرێکاران و باڵی چەپی ئۆپۆزیسیۆن خاوەنی پێگەیەکی لەبارترن بۆ سەرکەوتن. بەڵام لە هەمان حاڵدا دەبێ کۆسپ و ئاستەنگەکانی سەرڕێیان بناسن و بۆ لابردنیان هەوڵ بدەن. لەم ڕووەوە کرێکاران دەبێت لە ناخی هەوڵدان بۆ پاراستنی یەکگرتووی ئێستا و بەهێزکردنی لە ڕوونکردنەوەی بەرژەوەندیەکانی کرێکاران و ناکۆکیان لەگەڵ بەرژەوەندی سەرمایەداران غافڵ نەبن. پێویستە ئەوان لە ئێستاوە بچنە پاڵ ئەو هێزانەی کە تا ڕادەیەک پێبەندی جۆرێک لە پلۆرالیزمی دموکراتیک بن. دموکراسیەک کە تێیدا هەموو تایبەتمەندیەکانی چینایەتی، جنسیەتی، نەتەوەیی و مەزهەبی تێیدا بەڕەسمی بناسرێت. ئەوان دەبێ
لەگەڵ هەر هێزێک کە مەرجی نادیموکراتیک و دووبەرەکی نانەوەی وەک پێبەندبوون بە یەکپارچەی خاک وەک مەرجی وەحدەت، ئێتلاف و هاوکاری تەرەح دەکەن دژایەتی و خەبات بکەن. دموکراسی جێی سەرنج دەبێ ئەوەندە واقعی بێت کە سەرجەم هێزەکان و لەوانە ڕێبەران و هەڵسوڕاوانی کرێکاری بتوانن لە ناخی شۆڕشی گشتی ئێستادا ڕێزی خاوەن پێناسەی خۆیان شکڵ پێ بدەن. زۆربەی لاوانی کچ و کوڕ کە بڵێسەی شۆڕشیان بە گەشاوەی ڕاگرتووە منداڵانی کرێکاران و هاوچارە نووسەکانیانن واتە زەحمەتکێشانن. ئەمانە و تەنانەت هێزە قەدیمی ترەکان ئەگەر لە ئێستاوە ڕێزی دیاری کراویان لە ڕێگای ناسینی بەرژەوەندیەکانی خۆیانەوە دیاری نەکەن، وەک سیاهی لەشکری بورژوازی دەمێننەوە و لە سبەی ڕۆژی سەرکەوتنی شۆڕشدا دەبنا یەکەم قوربانیانی غافڵبوونی خۆیان. ئەزموونی شۆڕشی 57 و بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامی ئەم ڕاستیەی بەباشی ئیسبات کردووە. ئێمە سۆسیالیستەکان بۆ دامەزراندنی نیزامێک خەبات دەکەین کە تێیدا بۆرۆکراسی گەورە و بەرین، ئەرتەش، پاسدار، پۆلیس و دەستگای ئەمنیەتی و هەروەها پارلەمانی بەرچەسک و نادیموکراتیکی سیستمی ئێستا لێک هەڵدەوەشێنێت و بەجێگای ئەو دەوڵەتێکی بە تەواوی بەرپرس لە بەرانبەر کۆمەڵگادا شیاوی گۆڕین و گەلێک دەموکراتیکتر لە دموکراسیە بورژواییەکان لەسەر بنەمای شۆڕاکان و بەگشتی شێوازی حکوومەتی خۆی هەرچی ڕاستە و خۆتر و با بەشداری هەرچی بەرینتری بەرهەمهێناران و شارۆمەندان دادەمەزرێنرێ. هەموو هەڵاواردنە جنسیەتی نەتەوەی و هیتر هەڵدەوەشێنێتەوە و یەکسانی کامڵی مافی شارۆمەندان دابین دەکات. کۆمەڵێک هەنگاوی هەمەلایەنە بۆ ڕیشەکێشکردنی نایەکسانیە قوڵ و کۆنەکان هەڵدێنێتەوە. ئازادی بێشەرت و مەرجی سیاسی فەرهەنگی و تاکە کەسی دادەمەزرێنێ و دەیپارێزێ. دخاڵەتی دەوڵەت وەک هێزێکی بانتر لە کۆمەڵگا سەبارەت بە کاروباری فەردی و تایبەتی ڕادەگرێت. لە بواری ئابووری نیزامی نوێ لە سەرەتاوە مالکیەتی ئەو کەسانەی مالکیەتیان لە خەڵک زەوت کردووە هەڵدەوەشێنێتەوە و مالکیەتی هاوبەش بەسەر زەوی وەسایلی کۆمەڵایەتی بەرهەمهێنان و سەروەتی گشتیدا دادەمەزرێنێ و ئەم سەرچاوانە دەخاتە خزمەت بەرژەوەندی هاوبەشی کۆمەڵگاوە. پێگەی ئابووری و کۆمەڵایەتی بانتری سەرمایەداران وەک چینی دەسەڵاتدار دەسڕێتەوە و ئەوان دەکاتەوە بە شارۆمەندێکی ئاسایی نێو کۆمە و بە جێگای دیکتاتۆری سەرمایە بەسەر ئابووری کۆمەڵدا بە شێوازێکی بۆرۆکراتیکی، بەرنامە ڕێژیەکی ئەقلانی، دموکراتیک و لەسەر بنەمای بەشداری و بڕیاری ئاگاهانە و ئازادانەی گشتی خەڵک کە بارودۆخەکەی هەر ئێستا لە کۆمەڵگای سەرمایەداریدا فراهم بووە دەکاتە بنەمای کاری خۆی. بە جێگای سیستمی دامەزراو لەسەر بەکرێگرتنی زۆرینەی کۆمەڵ لەلایەن کەمینەیەکەوە کە ئامرازەکانی بەرهەمهێنانی بەڕێچوونی لەژێر چنگی خۆی ناوە، کاری گشتی، بەشداری گشتی و بەهرەمەندبوونی گشتی دەخوازرێت، دابینبوونی ژیانێکی شیاو بۆ سەرجەم خەڵک دەبێتە ئامانج و منداڵان و بەساڵاتوان و نەخۆشەکان بە ئاگاداری و ڕێزەوە چاوەدێری دەکرێن. نیزامی نوێ گەشەی تەکنۆلۆژی دەخاتە خزمەت دابینکردنی پێداویستیە مادی و معنەویەکانی ئینسان و بەختەوەری ئەوەوە و کەمکردنەوەی سەعاتی کار دەخاتە بەرنامەی کاری خۆیەوە. دیواری بەرزی دابەشکاری کاری ئیسارەت ئاوەری چینایەتی ئێستا دەڕووخێنێ و بۆ یەکەم جار دەرفەتێکی ڕاستەقینە بۆ ئامۆزشی دڵخواز بەڕووی زۆربەی خەڵکدا دەکاتەوە و ئەمەش ناوەڕۆکی بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێرانە.